یانەی کارەبایەکەم یانەبوو لە هەشتی ئەم مانگا دەستی بە ئامادەکاری بۆ وەرزی نوێی خولی ئەستێرەکانی عێراق کرد لەژێر سەرپەرشتی ڕاهێنەری دیاری کورد وەلی کەریم. ئەو دوای نووسینەوەی مێژوو لەگەڵ نەورۆز ئەمجارە ئەزمونێکی نوێ لەگەڵ کارەبا تاقی دەکاتەوە و کەمپێکی مەشقیان لە هەولێر دەست پێ کردووە. پرسیار عەبدوڕەزاش یاریدەدەری ڕاهێنەرە لە تیپەکە. الحەمدوللا سواز بەخوا ئەم ساڵ لەگەڵ یانەی کارەبا دەست بەکار بووینەوە ماوەی 28 ڕۆژە ئێمە لە ڕاهێنان دەکەین و ئەتوانم بڵێم ئەرچێکی قورس دەبێت ئیشێکی قورس دەبێت لە بەرەوەی گۆڕانکارێکی زۆر کراوە لە تیپەکەیە لە چاو ساڵی پارکە تقریبان 6 یاریزانێک لە ساڵی پارماوە و زۆربەی یاریزانەکان تازە ئەمەش کاری زۆر دەبێت بۆی کە بتوانین ئیسیجام و کە بتوانین لەسەر ئەو شێوازەی تۆ ئەتەوێت تەمرین بکەیت و ڕاهێنان بکەیت تا ئەگەینەوەی کە ئێستا تقریبا 20 ڕۆژێک ماوە بۆ خولەکە دەست پێ بکە. الحەمدوللا زۆر لە ئاستی یاریزانەکان ڕازین، زۆر لە تیپەکە ڕازین، ئینشاڵڵا دەستپێکی باشمانە بێت. یانەی کارەبا گۆڕانکاریەکی یەکجار زۆری لە پێکاتەکەی ئەنجام داوە. تەنها 7 یاریزانی پێشووی ماوەتەوە. زۆرترین یاریزانی نوێ پەیوەندیان بە تیپەکەەوە کردووە. سەرجەم پیشەگەرەکانی ژمێن تەنها 1 یاریزانی پیشەگەریان ماوە تاوەکو پێکاتەکەیان تاو بێت. بسم الله الرحمن الرحيم. استعدادنا استعداد جيدة. ئامادەکاریمان باشە وەک پێویستە. نزیکەی 3 هەفتەیە مەشقەکانمان دەستی پێکردووە. ئامانجیشمان ڕوونە ڕکابەریکردنە لەسەر نازناوەکە. وا لە نێو ئامادەکاریەکانیشمان کەمپێکی مەشق و ڕاهێنانمان لە هەولێر دەست پێ کردووە. یاری دۆستانەشمان دەبێت. مقام في أربيل. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والشكر. سوپاس بەخوا تیپەکەمان کۆبۆتەوە لە یاریزانانی نوێ و پیشەگەریش. چەند یاریزانێکی کەمی وەرزی ڕابردوو ماونەتەوە. زۆربەی پێکاتەکە نوێ. وەک دەزانی یەکەم تیپ بووین دەستمان بە ئامادەکاری بە وەرزی نوێ کرد. بەڵام پێویستمان بە کاتە بۆ دروستبوونی لێک تێگەیشتنی تەواو. مەشقەکانمان لە بەیانیان و ئێوارانە. ئەمەش پێویستە بۆ بەهێزبوونی پەیوەندی نێوان یاریزانەکان. وا بڕیارە وەرزی نوێی خولی ئەستێرەکانی عێراق 22 ئەیلول دەست پێ بکات. تیپەکانیش لە قۆناغی دووەمی ئامادەکارین کەوا کەمپی مەشق و ڕاهێنانە. کارەبا وەرزی ڕابردوو پلەی 13 بەدەستێنا. ئەم وەرزە خۆی بۆ ڕکابەری نازناوەکە ئامادە دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.